ئینسان گەورەترین شتێکە هەسی و گرنگترین شتێکە هەسی عمریەسی کە عمرینەوە هیچی نییە. هەرچێکیش بەدەست تێرێ بە عمری بەدەستی تێرێ، لە عمریا سەفەرەکە، لە عمریا دەرسە خوێنێ، لە عمریا ڕێئەکات، لە عمریا نانەخوات، لە عمریا پەروەردەکات، خۆی پەروەردەکات، خەڵک پەروەردەکات، چاو پێکەوتنەکات، افتخار دروستەکات، علم وەدەست تێرێ، هونەر ئەخلقێنێ، جیهان ئەگۆڕێت، خۆی ئەگۆڕێت، هەموو شتێک بە عمرەکرێت. و عمریش بەلاشترین شتێکە کە زۆر زۆر بەلاش پێمان دریاوە، زۆر زۆر بەلاش بەفیڕۆچوە، زۆر زۆر گران ناتوانانی بیسێنیت. ئەم پارادوکسە فقط زانا لێ حاڵیوێت، شتێکی زۆر هەرزانی زۆر گران. عمر هەرزانترین شتێکە بعضێ وەخت بە خەو ئەیگوزارێنین، بە گاڵتە ئەیگوزارێنین، بە نەخۆشین ئەیگوزارێنین، پێی نازانین. وەختێ دائەمێنین گەرەکمانە چرکەیەکی بێتە دواوە، تەواوی عالەم یارمەتی بکە و چرکە ناگەڕێتە دواوە. ئەو چرکە بۆ بعضێک کەس گیانی تیا لە دەسەدا، بۆ بعضێک کەس لە هەواپەیمایەک جێمێنێ، بۆ بعضێک کەس خۆشەویستێکی تیا ئەمرێت، بۆ بعضێک کەسیش چرکە هیچ خولەک، هیچ ڕۆژ، هیچ ساعەت، هیچ مانگ، هیچ تەمەنیشی ئەدۆڕێنێ و نازانێ بەخۆی. ئەوە نیشانەی نەزانینە کە گرنگترین شت بە ئاسانی لەدەست بدەیت. بۆ هەموو شتێک خەرجەکەین، بۆ خواردن، بۆ خەوتن، بۆ سەیارە، بۆ خۆخێڵکردن خەرج ناکەین. خۆمانەکەینە پینەی هەموو شتێک، هیچ شتێک نادەین لە پینەی خۆم. خانووەکانتان بە خۆتان دروست کردێ، لەشتان، پشتان، قاشتان، دەستان، شکان پیر کرد، چەوساندەوە ماڵێکتان دروست کرد. وەختێک گەرەکتە ئێشی پشتی لاوەی ماڵەکە چەفرۆشی ئێشی پشتێرا لە جێبکەی. ئەوەسە زۆر کەس غەڵەت فکرەکاتەوە، نازانێ گوڵدان بۆ گوڵێ، نەک گوڵ بۆ گوڵدان. نازانێ خواردن بۆ ژیانە، نەک ژیان بۆ خواردن. ئێمە میوانیەکەین باسی خواردنی بۆکەین. چ شتێکی خۆشم بۆ لێ نابێ بیخۆ. عیب نییە مەگەر تۆ حەیوان بەخێوەکەی، کەلاک پەروارەکەی. من بانکە بۆ ماڵ و شتێکە نایزانم پێمی فێرکە، شتێکە لێی دوورم نێزیکی کەرەوە پێم، نزمیەکە هەسم بیکەرە بەرزایی.